ئەو وێنانە دەکێشێت کە دەرونی ئارام دەکاتەوە. چرخی زەمانە زۆر بێڕەحمە لەگەڵیدا، نەخۆشیێکی دەگمەنی هەیە. تووشی نەخۆشی گرژبوونی دەمار بووە کە لە هەموو جیاندا نەخۆشیێکی دەگمەنە و کەم کەس توش دەبێت. ناوی عیسا عومەرە و شێوەکارە. عیسا بەدڵ تابلۆکانی ئەنەخشێنێت و تابلۆکانی ژیانی تایبەتی خۆیان هەیە. تا ئێساش کە نەخۆشم لە ماڵەوەم ئیشەکەم ینی بەردەوام بەس ئەوەیە کەمتر ینی زۆر توانام نییە. من نەخۆشی ئێمێسم هەیە، نەخۆشیگەی مەناعەیە، مەناعەی خۆم بەرزە، دژی خۆم شەڕەکات لە جیاتیەوەی دژی نەخۆشی دەرەوە ینی ئەو شتانی کە بۆ مێت پەلاماری خۆمەیە. نەخۆشیەکە ئەوایە فڵچە و ڕەنگەکان دەخاتە نێو پەنجەکانیەوە و ئەو ژیانی خۆش دەوێت. لە نێوان قەڵەم و پارچە کاغزەکەی بەردەستی وێنێک دەکێشێ، خوێندەوار و نەخوێندەوار تێدەکات. شتێکی دیاریکراوە بێ ڕسمم پێ بکە فکرێک یا ئەو شتانەی چی نییە، هەر ئەمەوێت خۆم مەشغوڵکەم لەوەیە کە دەردە دڵەکەم لەگە خۆمە کارماکەم، ینی ئەمەوێت شتی جوان دانێم، شتی جوان دروستکەم، ڕنگ زۆر بەکار بێنم بۆی هەنگاوێک لە نەخۆشەکەم بێمە دەرەوە باشتر بم. ئازار و چیرۆکی لە ڕێگەی فڵچەکانیەوە بە ڕەنگەکانی بەردەستی وێنە بۆ ژیان دەنەخشێنێت. خۆی گۆشەگیر کردووە، بەڵام قەڵەم و فڵچەکەی ئازادە و سربەستن لە وێناکردنی دیدگای بۆ ژیان. لە دنیابینینی زۆر شتەیە، بەڵام ماندووبوونی ناهێڵێت. ژیان پڕە لە ڕنگ. شێوەکارێک بە بۆیە و فڵچەکەی دەستی کاری شێوەکاری دەکا و وێنەی ژیان دەکێشێ. ململانەی لەگەڵ لە خۆشی دەکات بۆ ئەوی ژیانی بەردەوام بێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سیتەک شارباژێر.